بۆی بزانین کە بۆچی نابێت خەڵک دەرمان بە شێوەی ئۆنلاین داوا بکە، ینی کێشەی ئەمە لە چیدایە و مەترسیەکانی چین. ئێستا ڕاستەوخۆ دکتۆر ئەحمەد کەس نەزانی پزیشکی دەرمانساز لە سلێمانی و لەگەڵمدایە سڵاوت لێ بێ کاک دکتۆر. دەمەوێت بزانم مەترسی کڕینی دەرمان لە ئۆنلاینەوە چییە؟ بۆچی ئەم هەڵایی لەسەر دروستەکرێت؟ بۆچی حکوومەت بەیاننامە بڵاو دەکاتەوە؟ سەرەتا ئەم کاتتان باش، سلااو لە بەڕێزیشت. لە ڕاستیە ئەمە کاتێ باسی هەر بابەتێکەکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەو یاسایی کە کاری پێکرێت و بەپێی یاسای دەزانە پیشەی دەرمانسازی بە هەموو جۆرێک یانیواتە بە هەموو شێوەیەک بانگەشە و ڕکلامکردن بۆ دەرمان قەدەغەیە. ئیتر هەر کەس و لایەنێک بیکات، ئەگەر دەرمانخانە بێت یا کۆگا بێ یا هەر لایەنێکی تر بێت، بانگەشەکردن ینی بە هەموو شوێ قەدەغەیە. چونکە ئێمە دوو جۆر دەرمانمان هەیە، ئەوەی کە بە ڕەچەتەی پزیشک ئەنووسرێت، ئەوەشی کە ئۆڤەر دە کاونتەرە، ئەوەی کە دەرمانخانە خۆی ئەتوانێت بۆ هەنێک کەیس بەپێی ڕێنمایی ئەو دەرمانانە بات بە نەخۆش و هاوڵاتیان. بۆیە ئەو دەرمانانی کە پزیشک ئەینووسێت بە ڕەچەتە بۆ نەخۆش، لە کۆتاییە هەر ئەبێ پزیشێکی دەرمانساز ڕاستەوخۆ ڕوبەڕوو ڕێنماییەکان بابە و نەخۆشە و بیا بۆ هاوڵاتیەکە بەو شێوەیە بەکاری بێنێت. ئەبێ هەموو شتێکی لێ بپرسێت، واتە مەسەلەن نەخۆشی تری هەیە، بۆی هەم بە فلتەری پزیشکەکە بڕۆ، هەم بە فلتەری پزیشکی دەرمانسازەکەشا بڕۆ. جاری وە هەیە پزیشکێک لەواچێت بیری نەبوو بێت یاخود پرسیاری لە نەخۆشەکە نەکردبێت، نەخۆشێکی تری هەبوو بێت، دەرمانێکی بۆ نەخۆشەکە نووسی بێت کە نەتوانرێت لەگەڵ دەرمانێکی تراکە بۆ ئەو نەخۆشیە بەکار بێت بەیەکەوە وەربگیرێت. بۆیە ئەبێ ڕاستەوخۆ نەخۆش و دەرمانسازەکە ینی پەیوەندیان هەبێ بەیەکەوە و ناکرێتەوە بە شێوەی ئۆنلاین و بە تەلەفۆن و ئەم شتانە ئەو ڕێنمایانە بگەێنی بۆ ئەو نەخۆشە. بەڵێ کاک دکتۆر، وەک ئەوەی کە من سێرم کرد، زۆرێک لە دەرمانەکان دەرمانی تاواکەری خۆراکین یاخود بۆ کێش زیادکردنن یاخود کۆمەڵێک ئەو دەرمانان کە ئۆڤە دە کاونتەرن وەک خۆت باسی کردواتە دەکرێت بەبێ ڕەچەتەی پزیشک بدرێت. بۆچی مەترسیدارە؟ ینی ئێوە لە کوالیتەکەی دەترسن، لەوە دەترسن کە ئەکسپایر بوو بێت، لە زیانە لاوەکیەکانی دەترسن. ترسەکە لە چییە؟ خۆی لە ڕاستیە ئەمەی کە من باسم کرد بۆ باسی دەرمانێکم کرد کە مۆڵەتی بەکارهێنانی هەیە، ستیکەری هەیە، بە ڕەسمی داخڵ بووە و ینی هیچ کێشەیەکی نییە و بە قاچاغ نەهاتووە. بەڵام ئەو بەناو دەرمانانی کە بە ڕێزت باس کرد کە پێی ئەوترێت دەرمانی سروشتی یاخود تەواوکەری خۆراکی، ئەسڵەن هەر پێڵم بەناو دەرمان، ینی ئەمانە ئەسڵەن دەرمان نین، ئەوانی کە هاوردەشی ئەکەن بە شێوەیەکی نافەرمیواتە بە قاچاغ هاوردەیەکەن. یەکەم شت لەبەرەوەی ئێمە پێشتریش لە کوالیتی کۆنتترۆل بۆ بەشێکی ئەو دەرمانانەی کە دەستی بەسەراگیرا و پشکنینی بۆ کراوە و دەرکەوتووە زۆربەی زۆریان سروشتی نین، واتە کاتێکگەڵێ ئەم دەرمانە بۆ قەڵەوکردن یاخود بۆ زایفکردن بەکارێت، پێکهاتەکەی ناوی سروشتی نییە، واتە دەرمانی تریتایە و کە بە سروشتی بە هاوڵاتیان فرۆشێتەوە. وەلەو ئەگەر سروشتیش بێت بەڵام بە کوالیتی کۆنتترۆڵە نەڕات و بە فەرمینێت، ئێمە ناتوانین دڵنیایی بین کە تەنانەت لە دەرمانخانەکانیشا بفرۆشێت، نەک هەر بە ڕێگەی ئۆنلاین. بۆیە ئەو کەسانشی کە مامەڵە و واتە بازرگانی بە و جۆرە بەناو دەرمانانەوەکەن پەنایان بردو بۆ ڕێگەی ئۆنلاین. لەبەرەوەی لە ساڵانی پێشووە لە شوێنە نافەرمیەکانە ئەیانتوانی ئەو دەرمانانە ساختکەنەوە، بەڵام ئێستا بەهۆی چاودێری لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەو دەرمانانە ناتوانرێت لە دەرمانخانە یاخود لە شوێنی ترا ساغ بکرێتەوە، پەنیان بردو بۆ شوێنی ئۆنلاین بۆ پەیجێکە ئەسڵەن کەس نازانێت کێیە. ئێمە پێشتریش لە لیژنەکانی قایم قامێتە و لە لیژنەکانی بەڕێبەرایەتی تەندروستیە ئەو جۆرە کەسانە دەستگیر کراون کە مامەڵە بەو دەرمانانەکەن. ینی بۆیە یەکەم کێشە ئەوەیە کە ئەم دەرمانانە ئەسڵەن بەڵێ. ئێوە باسی دەرمانی قاچاقتان کرد و پێشتریش خۆتان سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایم خامێت بوون. کاری جدی کراوە لەسەر بنەبڕکردنی دەرمانی قاچاق، چونکە ئەم دەرمانە شکاتون قاچاق بوو لە ناو سۆران دەستیان بەسەرداگیراوە. چۆن کار کراوە لەسەر لێشتنی ئەو دەرمانانە؟
لە ڕاستیاوەکو وتم مەهر پێم ناخۆشە پێی بوترێت دەرمان چونکە ئەمانە دەرمان نین ینی کەس نازانێ ئەسڵ ناوەکەی چیتیایە لە پێکاتەکەیە بۆیە ئەتوانین بڵێن ئەم بە ناو دەرمانانە لە ڕاستیە بەنسبەت دەرمانی قاچاخەوە کە جەناب باسی کرد ئیشی زۆر جددی لەسەر کراوە ینی بە ئێستاشەوە ئیشی زۆر باشی لەسەرەکرێت یعنی ئمە پرۆسەیەکی بەردەوامە ناتوانین بڵێن لە ماوەیەکە ئیشی لەسەرەکەیت و ئەیوەستێنی ینی ئەمە لەبەر ئێمە تابێت ژمارە هاوڵاتیان زیاکە سنوورێکی فراوانمان هەیە بە چەند وڵاتێکی دراوسێەوە کە لە ڕاستیە بە باشی سنوورەکان کۆنتترۆل نەکراون بۆیە ینی ئەم چاودێری و ئەم بە دوواداچوونە پێویستە تابێت زیاتر بکرێت لە ئێستاوەکو باسیشم کرد لە زۆربەی لایەنە پەیوەندیدارەکان کاری لەسەرەکەن. دکتۆر ئەحمەد کەس نەزانی پزیشکی دەرمانساز زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵم بوو. زۆر سپاس بۆ ئێوەش.